حياتي ماعس، حياة الماعس گۆچ سلايف ژیانی بزن ئەو فیلمێکی ئێستا زۆربەی لە زۆربەی جێ ترێندە. طبعاً ئەوە فیلمە ئەمن بەغەڵەت و ینی بە شێوازێکی سوتفە زانیم کە ترێندە. ئیتر نازانم چۆن تێپەڕ بوو لێم کە ببێ بزانم ئەو فیلمە ترێندە. فیلمێکی هیندیە کە لە بەرهەمهێنانی کۆمپانیای نێتفلیکسە. بەس پێشی باسی ئەو فیلمەتان بۆ کوم لە دوو سێ شوێن دانیش بووم کە پێیان گوتم گات سلایفت دیتە. طبعاً هەمویان سپێڵەکەیان و پرۆناوسەی شوونەکەیان بەغەڵەت پێ گوتم ئەمن بە فیلمەکی تێگەیشتم. طبعاً شەوەکی وابزەم نووسە لە ئینتەرنێت بەس بگەڕە لە دوو فیلمێکە باسییان کە لەو دانیشتنەی هەر نەمزانی. دوای ئەوە کە زانیم ئەو فیلمە بوویتە ترێند و تماشەم کرد ئەو کات هەستم کرد ئەوە قەزیان ئەو فیلمە بوو. طبعاً ئەو فیلمەکی لە بەرهەمهێنانی کۆمپانیای نێتفلیکسە کە فیلمەکە پێک هاتیە تقریباً لە 3 ساعات. طبعاً ئەو ڤیدیۆی لەوانەیە درێژ بی ئێستا پێتان بڵێم و لایکی ڤیدیۆیەکە لە بیر مەکەن لەگە سەبسکرایبی چەناڵەکە و بادەست پێکەین. طبعاً ئەو فیلمە باسی گەنجێکی ئیسلامی وڵاتی هیند دەکاتن کە وەزعی ژیانی زۆر خراپە لە هیند بە هەموو شێوەیەک لە شێوەکان ژیانی خراپە و ژنی هێناوە و لەسەر ئەوەنە کە منداڵیان بێ و لەبەرەوەی هیچ پارەیەکیان دەست ناکەوێت لەو ئیشانەی کە دەیکەن. بڕیار دەداتن یەکێک پێ دەڵێ بۆ ناچی لە خەلیج لە سعودیا ئیش بکەی، من ئیقامەت بۆ وەردەگرم بە شێوازی کەفیل. ئیتر لەوێن دەرەوە دەتوانی دەست بە ئیش بکەی و ژیانی خۆت تەکوین بکەی و ژیانی خۆت پێک بینی و داهاتوویەکی باش بۆ خۆت و بۆ خێزانەکەت بەدی بێنی. طبعاً کابرا هەڵدەسێتم بە ڕەهنکردنی خانووەکەی بۆ ئەوی بتوانێت کۆست و تەکلیفە و ئەو پارانەی کە پێویستە بۆی سەفەری ئەوەی بکاتن بۆی بتوانێت بچێتە وڵاتی سعودیا و ئیش بدۆزێتەوە. ئیتر لەوێن دەرەوە فیلمەکە بە شێوازێکی زۆر دراماتیک دەست پێ دەکاتن و فیلمەکە بەرەو لێوارێکی تر دەڕواتن. بەس پێشی باسی ئەو لێوارەتان بۆکەم لە فیلمەکە من لێرەوە وەرن با باسی شتێکتان بۆکەم. طبعاً نزیکی 70 ساڵ دەبێتن نیزامی و سیستەمی کەفیل هەیە لە وڵاتی خەلیج. لە وڵاتی خەلیج کەفیل چییە؟ بۆ نمونە تۆ ئەگەر بتوێ بچی لە وڵاتی خەلیج ئیش بکەی دەبی یەکەکی نیتف یەکەکی خەڵکی ئەو وڵاتە دەبی ئەو بوتە کەفیلی تۆ. بۆ نمونە من دەبێت بچم لەوێندا لە شریکێک ئیش بکەم کەسێکی ئیماڕاتی یان کەسێکی کوێتی یان کەسێکی سعودیە ئەو دەبێتە کەفیلی من. ئەو حەقی هەیە بەسەر هەموو ئەو خوتوانە و ئەو بڕیارانە و ئەو شتانەی کە لەناو ئەو وڵاتی دیکەم کە دەچم بۆ ئیش ئەو کەسە بۆی هەیە بڕیار لەسەر ئەو شتانە بداتن. ئەویش چۆناهی بۆ نمونە بۆتان باس بکەم. ئیتر من کە دەچمە ئەو وڵاتە یەکەمین شت ئەوڕاقی من هەمووی لای ئەو کەفیلە دەبێت، ینی پاسپۆرتم ناسنامەم هەموو شتێک دەبلای ئەو کەفیل دەبێت تا ئەو عەقدەی لە بینمان هەیە. بۆ نمونە ئەو گرێبەستەی بینی من و ئەو بۆ ماوەی ساڵێکە من ساڵێک دەبی ئیش بکەم لای ئەو لە کۆمپانیا ببمە چایچی ببمە فەڕاش ببمە مودیر. ئیتر بەرامبەر ئەو هەموو ئەوەکانی من وەردەگرێتن ئەوڕاق و ئەو شتانە لای خۆی دەبیتن بۆی نۆکە من ڕابکەم لە بەروی عەقدەکەی لە بینمان. ئەوجا ئیتر دوو سیستەم هەیە. سیستەمێکیان خەڵک خۆی پارە دەداتن بۆی بگاتە ئەو وڵاتە و پارەی هەموو مەساریفەکەی دەداتن کە کەفیل دەیکاتن و خەڵکیشی پارە هیچ ناداتن کەفیل دەیداتن لە پارەی مانگانەی ئیشەکەی لی دەجێتەوە لە هەموو حاڵتێک هەر ئەو شەخصە دەداتن ئەو پارەی کە دەچێتە وڵات. طبعاً ئەوە بۆ ئەو کەسانەی کە زانیاریان نییە کە سیستەمی کەفیل چۆن و چۆن نییە. و یەکی تریشەیە لە سیستەمی کەفیل بۆ نمونە من کەفیلەکەم شخصێکی سعودیە، من بۆم نی ئەسڵەن لەو شارە بچمە شارێکی تر بەبێ ڕەزامەندی ئەو کەفیلە دەبێ داواکارێک پێشکەش بکەم ئەویش دەچێتە وەزارەتێک لە دایرەیەک لە دایرەکان لە وڵاتە تەصدیق دەکرێتن و موافقە لەسەر دەکرێت و ئەو کات بۆم هەیە ڕەزامەندیم هەیە سەفەر بکەم بچمە شارێکی تر. ئیتر بزانە ئەوە نیزامێکی بە عەبدکردنی مرۆڤی شەرقی ئاسیا ڕۆژهەڵاتی ئاسیایە بۆ لە وڵاتی خەلیج. ئەو خەڵکانە بەنگالینە، هیندینە، بەنگلادیشینە، هەر وڵاتێک لە وڵاتانە ئیندونوسینە. ئیتر ئەو بە شێوەیەک لە شێوەکان یاسایەکیان داناوە بۆی خەڵک بکەن بە عەبد. ئەو سیستەمە زۆر کێشەی بۆ خەڵک دروست کرد بوو، کێشەی اقتصادی و ئابووری بۆ وڵاتەکە و کێشەی بۆ ئەو کەسان دروست کرد بوو کە لە وڵاتی خەلیج ئیش دەکەن چونکە بە شێوازێکی زۆر نائینسانی و نامرۆڤانە و دوور لە هەموو سۆز و شتێک تەعاملیان لەگەڵ دەکرا و بە شێوەیەک لە شێوەکان هەڵسوکەوتیان لەگەڵ دەکرا کە وەکوا بێ ئەوانە هەر مرۆڤ نین. ئیتر لێرەوە سیستەمی کەفیل نزیکەی 70 ساڵ بوو بەردەوام بوو. ئیتر لێرەوە سیستەمی کەفیل ئێستا وجودی نەماوە، خاستەن لە سعودیا کە یەکەم وڵات دەستی پێکرد. دوایەوە بەرەبەر وڵاتەکانی تر کوێت و بەحرین و عومان و ئیمارات و ئەو شتانە ئێستا نیزامەکەیان گۆڕیوە. ئیتر ئەوە سیستەمێکی
پیاوێکی بە یاسایی کراوی عەبدە لە وڵاتی خەلیج بە شێوازێکی یاسایی و جوان و ڕێکوپێک و حکومەتیش دیفاعی لێ دەکاتن و دەیپارێزی ئەو سیستەمە. طبعاً پێشەوەی باسی فیلمەکەتان بۆ بکەم و باسی ئەوم بۆ کردن کە سیستەمی کەفیل چۆن و چۆن نییە و مێژوەکەی چۆن و ئێستا چۆنە، ئێستا بە فیلمەکە بکەین. طبعاً فیلمەکە خەڵک هەرایەکی زۆری لەسەر ناوەتەوە. پێشەوەی باسی ڕای خۆمتان بۆ بکەم لەسەر فیلمەکە، هەرایەکی زۆریان خستۆتە سەر ئەوەی کە ئەو فیلمە وەکو پلانێکی دوژمنکارانەیە بۆ وڵاتی سعودیا بۆ ئیسلام و ئەو شتانە. ئیتر ئەوانە دەیانوێت شێوە و ئیمەجی سعودیا پیسکەن و ناشرین کەم بەرامبەر وڵاتەکانی ڕۆژئاوا و لەوێ پیشاندن کە لەوێ مرۆڤ هیچ مافێکی نییە و لەوێ هیچ هەموو ئەو شتانە نییە. من دیفاع لە بەرگری لە سعودیا ناکەم. طبعاً ئەو شتانەی کە لە خەلیجە بەرامبەر ئەو کارگوزەرانەی ئەو کارگوزەرانە لەوێن دەرکە ئیش دەکەن بەنگالی هەر وڵاتێکی ترە، ئەوە بە ڤیدیۆشێ لە یوتیوب ببینێت کە چۆن هەڵسکەوتیان لەگەڵ دەکرێت. ئەم باس لەوە ناکەم، بەس من ڕقم لە شێوازی گشتانە، لە شێوازی تەعمیمە. یان مەسەلەن کە کابرایەکی خراپت بینی، ینی ئەو مرۆڤە هەمووی ئەو طائفەیە یان ئەو وڵاتەیان ئەو قەومەیان ئەو نەتوێ هەمووی خراپن. ئەوە من زۆر دوژمنی ئەومە لەبەرەوەی لە هەموو شوێنێک نەفەری باشێ و نەفەری خراپێ. ئیتر لێرەوە فیلمەکە کە دەست پێ دەکاتن کە ئەو دوو کەسە لە تیاردا دەبەزن و جومعەیە غەڵەت نەبم لەوێندەر بە حساب ئۆتڵەیە کەفیلەکە جواب ناداتەوە. ئیتر ئەوان زمان نازانن. یەکێک لەوێندەر ئەو فیلم باسی ساڵی 90ەکان دەکاتن، خۆی ناڵێتن، بەس حەسەب ئەو شتانێک کە دەیبینی و نوعی بینا و نوعی سیارەکان لێرەوە بۆ بەردیارەکە کە ئەو فیلمە باس ساڵی 90ەکان دەکات لەبەرەوەی شتی تازەی تێدا نییە. وان فیلمەکە دوو دیناری سوورە دەرێنان بەس لە بارە سەرفکردن بەس فیلمەکە بە شێوازێکی زۆر تایبەت دەرهاتوو. ئێستا باسی هەموو ڕۆ تەکنیکەڵەکەن و ڕۆ چیرۆکەکە و ڕۆ ئاکتینگەکەتان بۆ دەکەم و هەروەها خۆم شتان پێ دەڵێم. طبعاً لێرەوە دەست پێ دەکاتن کابرایەک لەوێندە دەڕواتن کە سعودیە، ئیتر دلی پیسە و بە حساب بۆنی ناخۆشە و ئەو شتانە. ئیتر لەوێن دەرەوە کە دەبینی ئەو دووە هاتوون و کەفیلەکان دیار نییە، هەڵدەستی بە ڕفاندنیان، هەڵدەستی بە ڕفاندنی ئەو دوو کەسە. ئیتر لێرەوە ئەو دوو کەسەش کە لە پێش خۆیان لەگە خۆیان قسە دەکەن و تعلیق لێدەن و قسەی ناشرین دەبە سعودیەکەی دەڵێنەوە دیارە سعودیە لە بۆنە ناخۆشەکەی دیارەوە عەرەب و نازانم چی. خۆی هەموو هەدەفی گۆڵی دەرهێنەرەکە ئەوەیە کە پێشان بدا کە وڵاتی خەلیج کە چەند ڕەگەزپەرستن بەرامبەر ئەو قۆمانەی تر کە ئەو نەتوانێت کە پێیان دەڵێن ئەتو هیندی و ئەتو ئەوەی نازانم چ. خۆی ئەسڵەن دوو کەرەکتەرە هیندیەکە ئەسڵەن خۆیان ڕەگەزپەرستن. یەکسەر دەڵێەوە مادە بۆی ناخۆشە سعودیە، تۆ بەچی ئەزانی هەموو بۆ ناخۆشە لە سعودیای سعودیە کە یەکێک پیس بۆ پیسە خوای دەکرد ئەوروپی بی ئەفریقی بی سعودی بی علاقەی بۆ کۆنسپتی نیە. ئیتر لێرەوە ئەو کۆنسپتە بۆ بەدیارەکەوێتن کە ڕەگەزپەرستیەکە یەکەمی دەقۆ دەست پێ دەکات کە ئەوم بەیت شێوەیەک لە شێوەکان بەدڵ نییە. لەمان کاتیشدا کە فیلمەکە دەست پێ دەکاتن کە دوی دەڕفێنی و کەوانە هەموو خەونیانەوە بۆ دەستنە ئەو ئیشەی خەونیان و لەوێندە ئیشەکە بە تەواوەتی ژیانیان دەگۆڕی کە دەبینی ئەو کابرادایان ڕفێندیان باتە بیابانێک و هەریەکیان لە شوێنێک دادنێ کە دوو برادرم پێکەوە نەجیب و حەکیم. بەس دەرێنەرەکە لێرە زۆر بە شەیتانیانە و زۆر بە زۆڵانە نەتەوەی ئیسلامی لە هیندستان هەڵبژاردێ، لەبەرەوەی لە هیندستان زیاتر لە چەند هەزار نەتەوە و ئاین و ئەو شتانە هەیە. بەس لێرە کە ئەوەی هەڵبژاردۆ بۆی لە پێش وەخت ئەگەر لە وڵاتە ئیسلامیەکان و وڵاتە عەرەبیەکان هێرشکرا سەر فیلمەکە یەکسەر پێیان بڵێ کاکە ئەوە خۆی ئیسلام بوو، ئەو چیرۆکەکە ڕاستەقی نەشە، کابرا ئیسلام بوو هاتە وڵاتی خۆتان. ئیتر لەوێن دەرەوە کە بزانە چۆن تەعاملتان لەگەڵ کرد و چۆن ئەوتان ئەوە کرد. خۆی ئەسڵەن لە دین هەیە کە فەرقی بینی دوو نەتەوە ئیلا بە ئەو تەقوایە و دینیە کە هەیەی بەرامبەر خوا و ئەو بەرامبەر ئەوەی نەک بە ئەوە لەبەرەوەی ئەو وڵاتەیە ئەو وڵاتەیە ئەو بەدینترە، لەبەرەوەی ئەو سعودیە زۆر بەدینترە لە وڵاتێکی ترکە بۆ نمونە ئیندونوسیە یان ئەلبانیە کە ئەوانە یان شیشانی ئەوانە کە ئیسلامن. ئیتر لێرەوە ئەو کۆنسپتە دەرهێنەر زۆر بە شەیتانی سوڕاوەتەوە بۆ ئەوەی کە کاتێک فیلمەکە دەربچێتن فیلمەکە نەبێتە هەرا و بەزمەوەشتان. تەبان ئەو فیلمە چیرۆکەکەی کۆنە بەس ئێستا کراوەوە فیلم و فیلمەکە 2 مانگ زیاتر دەرچوە، بەس ئێستا هەرایەکی زۆری لەسەر ناوەتەوە کە سعودی ئەسڵەن منعی کرد بە هەموو شێوەیە قەدەغەی کرد ئەو فیلمە پەخش بکرێت لە وڵاتی سعودیا. بەس خۆی ئەو جوولەی سعودیاشم زۆر پێناشرین و سەقەتە لەبەرەوەی سعودیا ئەتوو بۆ ینی خۆی بۆ خۆ تووشی ئەو موقفەی دەکەی کە ئەو قسانێک کە لەسەر دەکرێت کە بڵێن ڕاستە. ئیتر لە هەموو وڵاتێک نفرێکی خراپەیە کە ئەو نوع لە وڵاتە خلیجەکان لە هەمووی هەیە نەفەری خراپەیە کە ئەو حالەتەی سیستەمی کەفیل ئەبیوز دەکات بە شێوازێکی زۆر خراپ بەکاری دێنیتن بەرامبەر ئەو کەسانی کە لە دەرەوە دێن بۆ ئەو وڵاتە ئیش بکەن. ئیتر تۆ بۆ
خۆی گڵۆب دادەگریسێن لەسەر خۆت کە ئەو شتە ڕاستە یان خۆت مشۆش دەکەی. ئەمە لە زیاد سعودیا بام هەر حساب نەدەکرد فیلمەکەم پەخش دەکردو ئەو شتانە. خۆی فیلمەکە لەمان کاتدا کە باسی سعودیەکی بۆ ناخۆشی ناشرینی پیسی ورگن دەکات لەمان کاتدا لە بەشی فیلمێک باسی کابرایەکی سعودی پێشان دەدا بە ڕۆژڕایزێک دێک کە زۆر پاکوخاوێنە و دەموچاوی گەشە و ئەوێن دەرکە دوای ئەوەی کە دەتوانێت ڕابکاتن لە بیابانەکە ئیتر ئەو دەیباتە شوێنی تایبەت بۆی بتوانێت دووبارە ژیان دەست پێکاتەوە. ئیتر لێرەوە با پێشەوەی باسی ئەوتان بۆکەم. ئیتر لێرەوە کە نەجیب دەبینیتن یەکەم شەو دەچیتن تووشی سەدمە دەبی کابرایەکی ئاسیایی لێ لەوێن دەڕیش و ئەو شتانەی زۆر زۆرە و لەوێن دەرشوانە کە دەیبا ئەو کابرای دەیان ڕفێنی دەیان کاتە شوان بۆ بزن و مەڕ و حوشتر و ئەو شتانە. ئیتر لەوێن دەرخێمەیەکی لێ ئیتر شەوەکەی پێی سەدمەیە هەرچەند ئەو دەکات تێناگاتن. تەوان فیلمەکە تەوان هین پێرفێکتن لەوەی کە فیلمی درێژکەنەوە بیکەنە مەتاتی. ئەو فیلمە بە هیچ شێوەکی 3 ساعتی نییە ئەو پەڕی 2 ساعت تەوان لە دقەی یەکەم و تا دقەی 30 ساعتی یەکەمی فیلمەکە بەس باسی شەوی یەکەم دەکاتن و باسی ئەو سەدمانە دەکاتن و کە ئەو شۆکان دەکات کە تووشی کابرا بووە. ئیتر فیلمەکە بۆ 2 ساعت باسی ئەو شتە دەکات. دوای ئەوە کە لە بیابانەکە ڕادەکەن ساعتێک بەس باسی ئەو وەزع دەکاتن و زۆر بەخاوی هەندێک زار هەست بە ینی مەلەل دەکەی. بەس لەگەڵ ئەوەش کە فیلمەکە زۆربەی کات کەمترین ئاکتەری تێدایە کەمترین قسەی تێدایە و لە چەند شوێنێکی زۆر دیاریکرا و ڕیکۆردکرا مخریزەکە بە تەواوەتی دەرێنن کە بە تەواوەتی توانیوێتی کە وار لێ بکاتن حەز نەکەی بێزاربووی لە فیلمەکە. بەس لە هەمان کاتدا هەندێک جار هەستی بێزاری تێدایە. بەس لەگەڵەوەی کە فیلمەکە 3 ساعتە بەجددی شاپۆ بۆ مخریزەکە کە بتوانی وا لە تۆ بکاتن هەست بە بێزاری نەکەی لە فیلمەکە. ئیتر دوای ئەوە کە ڕادەکاتن لە ئیتر شەوەکە کە دەچێتە ناو خێمەکە و تووشی شۆک بۆ لەوێن دەدەوێت بخەوی لە خەون و خەیاڵە یەکێکە لەسێ بە پێلەقا فڕێدادەدە بۆت نییە لێرە بخەوی بچی لە دەرێ لەگەڵ ئەو ئاژەڵانە بخەویتن. ئیتر لێرە بووی بە دیارەکەوی کە ژیانی بە تەواوەتی لێرە تەفرجو نادەبی. ئیتر کاتێک ئەو شوانش دەبینی کە چی لێ هاتووە چۆن پیر بووە و هەرچی هێزێ لە شینەماوە و ئەوها زەعیف و لاواز و باریکە. ئیتر بووی بە دیارەکەوی کە ژیانی لێرە لەبەرەوەی چەند جارێک هەوڵ دەدا دوای ئەوە ڕابکاتن و ئەو شتانە بەس سوودی نییە. ئیتر لێرەوە ئەکتەرەکە زۆر بە جوانی کە نزیکە 20 کیلۆ لە وەزنی خۆی دابەزاندووە بەجددی ئەو زێگای دەستخۆشیە. یەکەم جار شوێک لە شێوەکان دەموچاوی بێزار دەکەیانی زۆر ئاکتینگی تێدانی زۆر نوانی تێدانی تەمسیل تێدانی و کابرایکی تەقلیدی کلاسیکی بۆرینگە بەس دوای تێپەڕبوونی ڕووداوەکانی تر ممثلەکە دەتەقێتەوە بەلای کەمی باورکە هەندێک دیمەن و مەشەری تێدایە بەس بە دەموچاوی وات لێرەکە هەست بکەی هەست بە چ دەکاتن ینی هەست و سۆزی چۆنە و ئەوەی چۆنم. ئیتر بەرەبەرە چەند کاتێکی تێپەڕ دەبێ و ئەوش دەبێتە شوان و ڕیش و پرچوانەی زۆر درێژ دەبیتن. ئیتر لەوێن سیارەکان دێت تەبان ئاوێنە شتیوالی نییە دەموچاوی خۆی لێ نییە. ئیتر تماشای ئاوێنە دەکات دەموچاوی کە چی لێ هاتووە دووبارە تووشی شۆک دەبتەوە. ئیتر پێشەوەی ئەوە هاش بیتن بۆ شەوی یەکەم و شەوی دوم بەیانەکەی مەسەرەن لەوێن دەر ئاو لە بیابان خۆتانزان زۆر کەمە. تر ئەو ئاوی کە لە ناوێن دەرهەیە بۆ خواردنەوە بەکاردێتن ئەو ئاوە لە دەرەوە دیکردن و زۆر گرانە. ئیتر لەوێن دەر هەوڵ دەدا ئاو بخواردن و خۆی بشواتن و بچێتە توالێت ئاو بەکاربێنێت. لەوێن دەرکابرا زۆر لی تووڕە دەبی لێدا دەڵێت تۆ بڕۆ بۆ لەمە ئیش خۆت بڕوێنە. ئەو ئاو بەس بۆ حیواناتە ئەمە ئاو بەکارنیانین بە هیچ شێوەیەک لە شێوەکان بۆ چکە ئاو زۆر گرانە و ئاو لە بیابان نییە. ئیتر لێرەوە ئەحساسەکان بە تەواوەتی بەرەو ناخۆشتر دەچی بەرەو دراماتیکتر دەچی و زیاتر کابەت فول دەبی و تووشی خەمۆکی دەکایتر بەرە خەریکی ئەو مەڕ و ئەو بزن و ئەو شتانە. ئیتر لێرەوە دەڕوا لە بیابان و ئەو شتانە لە ناکاو ئەو شوانە کۆنە دەبین چکە دوای چەند فترەیەک شوانەکە دیاررامینێت دەبینی کەوتووە مردووە نیوەی لە شیدا پۆشراوە بەلم. لێرە بووی بە دیارەکەوی ئەوە داهاتووی ئەو کەسی هەر ئەلێرێ و هەر ئەوهاش دەمرێ و هەرواش دەژیتن ئەتا ئەوەندە سانیە و دەقە و ساڵ و ڕۆژ و مانگ و هەفتی ماوە لە ژیانی. ئیتر لێرەوە هەوڵ دەداتن بە هیچ شێوەیەک لە شێوەکان تەسمیری ئەو وەزعانە بێتن. ئیتر لەگەڵ ئەوەی کە خەریکی لە وەڕاندنی ئەو ئاژەڵانەیە لەوێن دەر ئەو ڕەفیقەکەی دەدۆزێت و ئەویشکاوها پیر بۆ و ناوی حەکیمەیتە. لێرەوە پێی دەڵێن لەگەڵ یەکێکی ئەفریقی لەگەڵە کە ئەفریقیەکە لەگەڵی برادێکی دەڵێ ئەو ڕێگا پێدەزانیتن و دەتوانێت ئێمە نەزار بدات و لەو شوێنە دەربچین و لە وەزع دەربچین و بتوانین دووبارە بچینەوە سەر ئەوەی ژیانی خۆمان. ئیتر لێرەوە من باسی کە ئەو فیلمە کە بۆ شێوازە ناشرینە بۆ شێوازە تایبەتە کە باسی وڵاتی خەلیج دەکاتن و وڵاتەکانی کەنداو دەکات کە چۆن خراپن لەگەڵ کارگوزارانەی کە لە وڵاتەکانی تر دێن و چۆن بە شێوازێکی نامرۆڤانە هەڵسوکەوتیان لەگەڵ دەکەن. ئیتر لێرەوە تۆ بەجددی بۆ چەند ساتێک بۆت بە دیار دەکەوت کە ئێمە بەجددی لە وڵاتی خۆمان لە نێعمەت دەژین کە ڕاستە خەڵکەکی زۆر لێرە ئیشی
نییە یان ئیشەکەی بەبێ پێویست نییە یان ئیشەکەی داهاتی کەمە بەس لە هەمان کاتدا ئەو شتانەی کە لەوێ هەیە لای ئێمە بە هیچ شێوەیەک لە شێوەکان نییە لە بەرۆی هێشتا هەستی مرۆڤایەتی سۆز لە بینی و ئەو بۆندەی لە بینی مرۆڤەکانی خۆمان هێشتا زۆر بەهێزترە لەوەی کە لە وڵاتی کەندا و دەبینی کە لەو چیرۆکەی ڕاستەقی نییە بەس لە هەمان کاتدا ئەو چیرۆکە هەموو خەلیتوانیەوە ئەکید با من هەموو شێوەیەک لە شێوەکان دژی گشتاندنم بەس ببینە کە ئەگەر تووشی حالەتێکی وا ناخۆش بی لە وڵاتێکی وەکو ئەو وڵاتە خەلیزیانەی تر بزانە ژیانە چی بەسەر لێ بەس ئایا ئەگەر تووشی مەوقفێکی وانە ناخۆش بی لە لای خۆمان ئیتر بەو شێوازەی ئەو خەلیزیانە تعامل لەگەڵ دەکەن ئەکید نا بەس یەک شتی تر هەیە لێرەوە کە فیلمەکە باسی ئەوەی دەکاتن کە ئەو کابرایە بە هەموو شێوەیەک لە شێوەکان ئامادە نییە تەسمیل بێ بۆ داهاتوێ ئیتر هەر چۆنێک بێ هەوڵ دەداتنی ئیتر دوای ئەوە دەست پێ دەکات ڕادەکات لەگە ئەفریقیەکە و لەگە ڕەفیقەکەی ئەمن لێرە بۆتان باز ناکەم لەگە برادەرەکەی کە چیان بەسەر لێ و کە زۆر درێژ کراوەتەوە بەس ئەو دقیقە دووبارە تووشی دەکەوێتە سەر جادە لێرەوە کابراایکی سعودی پاکوخاوێن دەبوو چاو جوان بە سیارێکی ڕۆزڕایزی مۆدلنەوەتەکانی زۆر نازدار دەیباتن ناو سیارە پێی دەڵێ مەترسێ هادی بۆ ئاوی خواردنی دات و لەمان کاتشتا پێی دەڵێ زۆر هیچ کێشەنیە سیارە پیس بێ و پاک دەکرێتەوە کێشە چێ دەیباتۆ لای ناو قەڵەباڵغی شار لەوێن دەرەوە مەزموعە خەڵکێکی هیندی کۆی دەکەن هەڵی دەگرنەوە ڕیشی بۆ دەداشن و چارەسەری دەدەنەوە تاوای لێ دێت تۆزێک هەست و ئەوەی بۆ دروست دەبێتەوە تۆزێک هێز و توانای بۆ دروست دەبێتەوە ئیتر لێوێن تەلەفۆن دەکەن بۆ خێزان ئایلەی خۆی کە ئیتر چەند ساڵە ئاگیان لێ نییە لە ئەو هەموو هەست و سۆزەی کە ئەوەندە ساڵە بە تەنیا بووە بەس بۆی تەنیایی بیر نەسێتەوە ئێستا کە پێتان دەڵێم چۆن ئەو شتەی کردووە ئیتر ناتوانێت تەلەفۆن قسە بکات دەست بەگریان دەکاتن ئیتر ئەو کاتێک کە بۆ نمونە لە ناو بیابانەکەیە کە ئەو هەموو بزن و مەڕی هەیە هەموو بزن و مەڕەکانی هەریکی بەناوی یەکێک کردووە لە خێزانی خۆی بۆی کەسی بیر نەسێتەوە بۆی هەست نەکاتن بە تەواوەتی تەواو ئەو ژیانێتی و بە تەنیایە تروای لێ دێتن ئەخیر دەقەکە دەڕاتن خۆ حافیزیان لێ دەکات لە بەرۆی ئەو ئاژەڵانەی کە لەگەڵینە